حەویجا زۆر قسە و باسی لەسەر کراوە ئێمە پێشتر هەماهەنگیمان هەبووە و چەندین کۆبنەوەمان لەگەڵ هێز عێراقیەکان کردو بۆ ڕزگارکردنی بەداخەوە تاخیربوونی حەویجا هەمووی لەلایەن ئەوانەوەیە هێزی پێشمەرگە هەموو کاتێک ساز و ئامادە بووەوە ئێستاش ئێمە بۆ ڕزگارکردنی حەویجا ساز و ئامادەین بەڵام هەموو کاتەوەمان دووپات کردوێتەوە کە ڕزگارکردنی حەویجا بێ بە هەماهەنگی بێت لەگەڵ هێز عێراقیەکان. هێز عێراقیەکان تا ئێستا مەشغوڵی مووسڵن، من هیوادارم کە لە دوای مووسڵ زیاتر تاخیر نەکرێت. ئێمە زۆر جار باس لەوا کرێت پروپاگەندە زۆر بڵاوکرێتەوە خەتەر لەسەر کەرکووک. ئێمە پێشتر 3 ساڵی پێش ئێستا هەموو خەڵکمان دڵنیا کردەوە خاوەنی وعدی خۆمان بووینۆکوی هێزی پێشمەرگە بە پاڵپشتی جەماوەرەکەمان و هاوپەیمانەکانمان داعش لە هەرەتی قوتیان نەیتوانی پێی بە کەرکووک وێرێت بە دڵنیایەوە ئێستا ناتوانێت، بەڵام پروپاگەنداکەن ئەمە تاسیراتێکی سلبی بۆ سەر ورەی خەڵک هەیە. ئێمە هەموو لایەک دڵنیاکەینەوە، بەڵام تاکو داعشێک لە هەر شوێنێک بێت بە تاکید خەتەری بۆ دەوروبەری هەیە. لەبەرەوە بە هەموو شێوەیەک داوامان وایە لە حکوومەتی عێراقی کە پەلە بکرێ زیاتر و لەم ماوەی پێشوو ئێمە لە ڕێی کەناڵەکانەوە داوامان لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان و عێراقیش کردووە کە لەوە زیاتر حەویجا تاخیر نەکرێت و قەنەعەتیشم وایە لە ئایندەیەکی نزیکدا هەموو ناوچەکان ڕزگارەکرێت.